سبرة من بيتناي شيرين نوجهاي والله أزنك عالم بلا أزنك عالم از کن شرم خرام عالم به پرگارم حیران و لازریم به حوالم کاش دردان و کلاز بدن عالم دلو دن خوش ماشاءالله خوش بود از وین بلی از وین بلی ئەتوان دەست بە گۆرانیەکە بکەم یان سترانی تۆ چییە ناوی چی من سترانی حەزەکەم ئەوە گۆرانیەکەم حاضر کردووە کە مەرزیاخان کۆچی دوایی کرد بەڵێ چەکەی ئەم گۆرانی گوت بەڵێ نیش حەزەکەم گۆرانی برێم وەکو دیارەیەک بۆ دایکم وەکو دیارێک بۆ دایک خوش بەڵێ خێرە دایکم ئەوە ماوەی 6 ساڵە کۆچی دوایی کردووە ئەو بۆ ئێمەش کە ئەم گۆرانیە جێم لێ دەبێ دایکم بەبیرم دێتەوە خۆت زانی دڵم بێتۆ وڵاتێکە بێ ئاڵایە وەکو لەیلا بۆ مەجنونێک زۆر شەیدایە خۆت زانی دڵم بێتۆ وڵاتێکە بێ ئاڵایە وەکو لەیلا بۆ مەجنونێک زۆر شەیدایە منەڵێم بەڵێ سەرکەوتوو بێ منیش ئەڵێم بەڵێ سپاس مامۆستا بلی تا پرفورمانس عجبان گلو گرت تخوازی ببی یکمین گوداش بو پرفورمانس نو مبشوپینه